دێنە سەر پرسیارێکی تر کە 2023-2024 خولیەکەم هاتەوە. ئەڵێ ئەنجامی ڕەژی ١٨ لەسەر 25 سادە بکە. ئەو ڕێگە تەبعاً لۆ هەموویە. ڕەجی ١٨ لەسەر ڕەجی 25 دەتوانانی ڕێگەی بەتەنیا بدێ ١٨ەکەی بدێ 25ەکەش، بەڵام ئەمە دێن بە ڕێگەیەکی خێرا شکاریەکەی. سەرەتا بزانە کامە ژمارە ڕەجی، ئەگەر دیقەت دەی 25ەکە ڕەجی هەیە کەواتە ڕاستەوخۆ ڕەجی لۆ 25ەکە وەرگرە، ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتەوە 5. تەماشا هەڵبژارەکانکە ئایەکە ژێرەکەم چەندە؟ 5 کەواتە ئەکرێ بیتە وەڵامی ڕاست. لێرە ڕاستەوخۆ ڕەجی 5ەکەی دانای کەواتە ڕاستەوخۆ تەرشیەکەین. سێکەش مەکرێ بیتە وەڵامی ڕاست چونکە ژێرەکەی تەنها 5. دیەکە ڕەجی 5 لەگەڵە کەواتەوەش ڕاستەوخۆ تەرک. ئەو جارە دێن چ دەکەین؟ لە هەڵبژارنی ئەی دەست پێ دەکەین. پێشتر ئەو شەشەمان چ بووە؟ پێشتر ئەو شەشەمان 36 بووە کە لە ناوڕەکەی بووە، چونکە ڕەجی لە وەرجرا ڕاستەوخۆ بوویتە چەند؟ بوویتە 6. ئەو شەشەی بینەوە ناوڕەکەەکەی لێکدانەکەی ئەنووسمەوە. شەشەکە گەر بێت و ناوڕەکەی دەبێتە چەند؟ دەبێتە 36، چونکە پێشتر ئەو شەشە 36 بووە بەڵام ڕێگمان لە وەرگرتێ بوویتە 6. وەرە سێکەی جاران 36کەی ئەگەر کردی 108 ڕاستەخۆ دەبیتە وەڵامی ڕاست. وەرە جارانی بکە سێ جاران 36، سێ جاران 6 8 یەک بەدەست، سێ جاران 3 9 بە 1 10 کەواتە 108 دەرچوو کەواتە ڕاستەوخۆ ئەی دەبێتە وەڵامی